بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست داین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ کاگەمیری قازی سکرتێری حیزبی سەربەخۆیی کوردستان و هەروەها ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. کاگەمیر بەخێبێتەوە بۆ بەرنمەکەمان. سپاس جارێکی دیکە سپاس بۆ ئێوە بەڕێز. مامۆسایەمە لە ئەڵلقەی پێشوودا باسی ئەومان کرد کە ئێوە لە تاران ینی خەلیشی دروستکردنی بزوتنەوەیەک یاخۆ ڕێکخراوێک بە تایبەتی خوێندکاران و دروستکردنی پەیوەندی لەگەڵ خوێندکارانی ئەوروپا و هەروەها هەر ئەو سەروبەندە لە زانکۆی تاران یاخۆ لە دانیشگەی تاران بزوتنەوەیەکی خوێندکاری هەبوو کە مەزاهرەیان نەکرد و خۆپیشاندان نەکراوە. ئەوانە ئەمانە هەڵوێستیان لەسەر کورچی بوو. پەیوەندی ئێوە لەگەڵ کۆمەڵە خوێندکاریەکانی تری بڵێن ئێران چۆن بوو؟ دانیشگای ئەو وەخت ئەو لەو سەروبەندا لە احتیسابێکی عمومی و گشتیدا بوو. بە دژی شا نەوەڵا بە دژی شان نەبوو، بەڵام بە پشتیوانی بوو لە مەسلەی فەلەستین. بۆ ئێمەش کوردەکان لەوێ سەرەتایەک بوو لێرە لە شۆریشی ئەیلول دەستی پێکرد بوو لە کوردستانی عێراق. ئێمەش ئارەزومەند بووین لەو احتیسابە عمومی دانیشگادا بەشدارین. باسی مەسلەی فەلەستین دەکرێت، پشتیوانی لە خەڵکی فەلەستین و حەق و حقوقی خەڵکی فەلەستین. بۆ لە پەناگوێی ئێمە پشتیوانی لە جوڵانەوە و لە تێکۆشانی خەڵکی کوردستانی عێراق ناکرێ. بۆ دانیشگا بۆ بڵێن تەزاهورات و بەڕێوەبەری دانیشگای تاران بۆ ئەو تەزاهورات و ئێعترازە ئەو مەسلەیە ناخاتە بەرنامەی کاری خۆیەوە و ناخاتە بەرنامەی پشتیوانی لە حرەکەتی کوردستانی عێراقیش. لەگەڵیان دانیشتین، ئەوان کوتیان ئەوە مەسلەی ئێمە نییە، جارێ مەسلەیەک نییە، ئێمە لە دەستپێکرا دەستمان پێ نەکردووە، ئێمە ناتوانین ئەو بەرنامەیە بێنینە ناو اعترازاتی خۆمانە و ئەوەی قوبوڵ ناکەین. بەنی سەدر و جەماعەتێکی دیکەی بەڕێوەبەری ئەو حرەکەتە وەخت بەنی سەدر لە یەکێک بوو لەو کەسانەی کە لەو حرەکەتەدا خۆمینی و ئەوان جەماعەتی ئەوان دەوریان نەخێر هیچ دەورێکیان نەبوو ئەو وەخت نەوەڵڵا هیچ جەبهەی ملی بوون. جەبهەی ملی بوون بجێڕی دەورەکە کە ئەوان ئەویان نەکرد بە نسبەت ئێمەوە. ئێمەش هەڵوێستمان گرت، مان ئێمە لەو احتیسابەدا بەشدار دەبین و نە پشتیوانیتان لێ دەکەین، ئێمە بۆ خۆمان دەچینە سەر کەلاس و احتیساب قوبوڵ ناکەین. لەسەر ئەوەش بوو، لەسەر ئەوە ئێمە لەگەڵ ئەوان نەبوون لەو تەزاهوراتەدا لەو احتیسابەدا، بەڵام لە نێو دانیشگادا هات هەبووین، بەڵام ئێمە بەشدار نەبووین. ئەو وەخت سەروبەندی ئەوەش بوو وردە وردە کە شا هێندێک قانونی هێنابوو بە نەفعی جوتیار و زارع و کەشاوەرز لە وڵاتدا، مەسەلەی ژنان و ئەوانە ڕیفۆرم بوون، ینی ئەو ڕیفۆرمانە بڵێ ئەوەی 6 ماددەیان پێدەکوت شتێکی ئاوا. ئەوەش بۆ ئێمە جێی بەحث بوو. دانیشگاییەکان بە گشتی لە دژی بوون. ئێمە بۆ دژایەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دمۆستراسیۆن یا ئێعترازی دانیشگا ئێمە کوتمان ئەوە پشتیوانی لێ دەکەین، چونکی پرۆژەیەکی متەرەقیە پێشکەوتووە بە قازانجی زەحمەت کێشانە، بە قازانجی خەڵکی فەقیر وەجارە و دیفاع لە ژنان ئێمە ڕەئی دەدەین بەو لەسەر ئەوە ڕێئیماندا بە دەستە جەمعیش چون ڕێئیماندا بەوەی بزانن کە ئێمە ڕێئیماندا. ئەوە خەتی ئێمە و ئەوانی لێک دوور کردەوەی مەکەم بووین، دیارە ئەوەندە تەسیراتێکی عەجیبمان نەبوو، بەڵام بە هەر حاڵ ئێعترازی خۆمان نەواند و نیشانماندا. ژمارەی کوردەکان جگە لە بڵێن ئەوانەی کە لە زانگۆکانیان خوێند دانیشتوانی کورد لە تاران زۆر نەبوون، نەخێر زۆر نەبوون، نەخێر بە دەست دەبژێردران، بە قامک دەبژێردران.
دانیشتوەکانیش هەروە بەڵام خاوەن هەڵوێست بووین ئەوەی مهم ئەوە بوو کە هەڵوێستمان هەبوو و ئێمە لەو ئێعترازەدا بەشدار نەبووین. کاگەمیر هەر ئەو کاتە ئەو بڵین شۆڕشی 14 تەمموز و دروستبوونی شۆڕشی ئەیلول و هاتنەوەی بارزانانی و ئەمانە وەکو خۆت وتی کاریگەری زۆریان هەبوو. ئێوە کۆمیتەیەکتان دروست کردو بوو ئەوەی هاوکاری شۆڕش بکەن. ئەو کۆمیتەیە چێ دروستی کرد بە پێشنیازی چێ بوو کۆمەکەکانتان چی بوو؟ ئێمە وەک باس کرا ئێمە لە دانیشگای تاران مەجموعە خەڵکێک بووین خۆمان بە کورد و بە نیشتیمان پەروەر و بە خاوەن هەڵوێستی سیاسی دەزانی بۆیە پێمان وا بوو کە خوێندکاری کۆمیتەیەکی خوێندکاری جوابگۆ نییە بۆ ئەو ئینتیزاراتەی کە ئێمە لە خۆمان هەیە ئەو چاوەڕوانەی ئێمە بۆ خۆمان لە خۆمان هەیە ناتوانێت ئەتانویست لە دەرەوەی ئەوە دەمانەوێت لە دەرەوە شتێکی کە بکەین چونکی پێمان وا بوو شۆڕشی کوردستانی عێراق ئەرکێکی زۆر دابێتە ئەستۆی ئێمە کە دەبێت لە خزمەتی دابین دەبێت خزمەتی بکەین و بۆ ئەوە دەبێت تەشەکولێکی سیاسی بین لە دانیشگا بچێتە دەرێ دەبێت بکەوێتە کوردستانەوە هەموو ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئەو کاتە بەشێک لە سەرکردایەتی حیزبی دیموکراتیش چوو بوونە باشوور وانە؟ بەڵێ کاک سولەیمانی موعینی و ئەحمەد تۆفیق ئەوان لەو سەرۆکانە بوون لەو کەسانە بوون کە لە باشووری کوردستان بوون و لەگەڵ شۆڕشی کوردستانی عێراق بوون لەگەڵ باشوور بوون و هاتوچۆیان دەکرد پەیوەندیان بە ئێمەشەوە کرد ئێمە دیتمانن و تەوافقمان پێکەوە کرد. ئێوە هیچ ئۆرگانێکی حیزبی هەبووی حیزبی دیموکراتیانی یاخود ئێوە تەنیاوەکو خوێندکاران نەخێر ئێمە بووین بە بۆیە عەرزم کردی ئێمە خوێندکاری وازمان هێنا لە مەسەلەی خوێندکاریەکە بە دەرەجەی یەک بەڵکە کەوتینە سەر مەسەلەی حیزبایەتێکی تند بۆی لە کوردستاندا شانەمان هەبێ شاخەمان هەبێ فعالیت تەنزیم بکەین بۆی هەدەفیش لەو تەنزیماتەدا لەو تەشکیلاتەدا ئەوە بوو کە کۆمەکی زیاتر بگەینین بە کوردستانی عێراق لەو شۆڕشە عەزیم و گەورەیدا کە بەدەستێوەیەتی. جاگەیانتان توانیتان هیچ کۆمەک بن؟ پێم وابێ زۆرمان توانی بکەین زۆر ئەوەی لە ئێمە داوا دەکرا ئێمە بیکەین دەمان کرد تەرتیبمان دەکرد هەرچی بیان ویستوە مەسەلەن جارجار شتی زۆر جوزئیان دەویست پێویست دەبوو جارجار شتی زۆر کولیان دەویست بێت مەسەلەن جلک بۆ پێشمەرگە سیم بۆ کابل و مابل و ئەوانە سوزانم پێڵاو هەتا گەیشت بۆ فیشەکدانیشیان دەویست بۆ ئەوەی بە پێشمەرگەوە بێ ئەوانەمان هەموو ئێمە تەرتیب دەکرد. ئەندامە سەرچیەکانی ئەو کۆمیتەیە شێ بوون ئەوەی لەبیر دەبێ؟ ئەندامە سەرچیەکانی ئەو وەخت ئێکێکیان کاک سەلاحی مۆحتەدی بوو ئێکێکیان ڕەحمەتی حەسەنی بابا تاهیری بوو ئێکێکیان عەزیزی ژیان بوو ئێستا دکتۆر عەزیزی ژیانە و لە مادریدە ئێکێکیان فاتحی شێخەلیسلامی بوو کەسێکی دیکە من بوو و سولەیمانی شافعی بوو ئەوەندەی لە بیرم بێ سێ چوار کەسی دیکەشمان بایزی شیروانی بوو. ئێوە لە کوردستان کارتانەکە دیار لە تاران ئێمە لە تاران بوون بەڵام جێمان تاران بوو بەڵام کارمان کوردستان کارتان کوردستان مرکزیەتەکەمان لە تاران بوو ئێمە گەیشتی ناو قەنەعەتە دوایە کە حیزبی دموکراتی کوردستان دەبێت دوو بەڕێوەبەرایەتی هەبێ یەک ئیدەرەوە کە لە باشوورە یەک ئیناوەوە کە ئێمە ئەوانەی باشووری ئەترافیان بە ئێوە کرد قبوڵیان کرد لە ئێمەیان قبوڵ کرد و ئێمە لەگەڵەوان بۆیە هاوکاری زۆر جددی بوون لە پێشدا بۆمان زەحمەت بوو بتوانین کۆمەک بگەێنین بەڵام بە هیممەتی وان
کە هاتو چۆیان دەکرد و دەستە دەستە پێشمەرگە دەهات و دەهاتن لە ڕێگای ئێمەوە دەمانەوە لەوێ ئێمەیان دەدیت و احتیاجاتیان دێنا و دەبردەوە خەبەرنیگار بێنە ڕۆژنامەچی بێنە لە خارجی بێنە بە ئەنواعی شێوە ئێمە دەمانهێنان هەرچی ئەوان پێویستیان بە ڕۆژنامە نووسیان دەویست خارجی لە لوبنان ڕابێ بێتە تاران ئێمە لە تاران بیفرێنین بێنین بیبین لە کوردستان تەحویلی دەستەی پێشمەرگەی بدەین بهێنێ بۆ باشوور. کاگەمی ساڵی ئەوەی ڕەنگە ئەوە پەیوەندی زیاتر بە ئێوە شەوە نەبوو بێ بەڵام ڕۆژنامەیەک دەرچوو لە تاران وابزانم بە ناوی کوردستان بەڵێ هەبوو ئەوە ئەو ڕۆژنامەیە هەبوو ئاگاتان لەوە هەبوویەوە ئاگامان لێ بوو کێ دەریەکە ڕاستاڵێن ساواک لە پشتیەوە بۆ ئەوە نەشتی وا هەیە وەڵا ئیجازەی ساواکی لەسەر بۆ دیارە بە بۆ کوردی و مەحدودیش بوو ئەو ڕۆژنامەیە کە لە کوردستان بەڵاو نەبێتەوە بۆ ئەشخاصی معەنیان دەنات بەڵام ئیسماعیل خانی ئەردەڵان وابزانم تەنزیماتی ئەو ڕۆژنامەی پێبوو سەلاحی مۆحتەدی ئیشیە کرد لەوەیە نەخێر ئەوەندەی من بزانم نەخێر بەڵام مامەستاهەیە من بەشدار بوو کەسانی دیکە لە سەقز و سنە و ئەوەڕە بۆ مەسائلی جزئی بەشدار بوون وەجار جار شتی نیشتیمان پەروەرانشتی تێدا دەبوو بە قەچار دەیان گونجاند بەڵام لە کوردستان بڵاو نەدەبەوە لە تارانیش ئەگەر بڵاو بوو باە بۆ ئەشخاصی معەنیان دەنات کەواتە بەمە بەس دەرەکرا بۆ کۆمەڵی خەڵکو بەڵێ بەمەبەستی خۆیان ئەوەیان دانابوو بۆی بۆ تعدادێک خەڵک کە بۆی بڵێن لێرەش کورد شتی هەیە و ئەوە بۆ ئەو مەبەسە بوو بەڵام بۆ دەرەوە دایان نار بۆ ئوروپا. کاگە میرباسی گۆڤارێکەکەی کە بە ناوی دیسان بارزانی ئەم گۆڤارە لەلایەن مەلا جەمیلی مەردۆخی و کاگ ئەحمەد تۆفیق ئەوانەوە دەرەکرا بەڵام ئەم گۆڤارە حیزب بوو یا وەکو شەخص دەریان حیزب بوو بۆچی ناوێن نابوو دیسان بە ئەوەی کە تۆ بزانی وابزانم یعنی بووە هۆی ئەوەی کە ناکۆچیشیش دروست بێ لە بینی بڵێن ئەوە هۆی نەبوو ناکۆچی دروست و بەڵام ئەوە هۆی ئەساسی نەبوو ئەوان حیزبی دەموکراتی ئێمە ئەو زەمان بارزانی قوبوڵ بوو کەسی دیکە نە سەرۆکایەتی ئەو شۆرشش ئێمە بە ڕاستە دوو بەش بوو بەشێکی مەکتەبی سیاسی کۆنی پارتی دموکراتی کوردستان بوو بەشێکی عومدەشی سەرۆکایەتی بارزانی نەمر بوو ئێمە ڕێگای خۆمان وەکو پشتیوان و هاوکار لەو جیهەتەدا تەنزیم کرد بوو کە سەرۆکایەتی شۆرش بێ کە بە بارزانیمان دەزانی و ئەوە بۆ ئێمە ببووە خەتێک ئەو ڕۆژنامەیە یا ئەو شەڕنامەیە لە واقعدا کە راپۆرتی شەڕەکانی دەنووسی و وڵاوی دەکردەوە لەسەرەوە پارتی پێیان ناخۆش بوو پارتی قەدیم بۆ ئێمەش کە دەهات یعنی ئەگەیشتە ڕۆژهەڵاتە و دەگەیشتە ئێمە بڵێ دەگەیشتە ئێمەش بڵاومان دەکردەوە لە نێو خەڵکی خۆماندا و لە نێو سانەوەە ئەو دیسان بارزانیش لەوێ ڕاهاتوو کە دیسان بارزانیە کە شۆرشی دەست پێ کردوێتەوە ئەوی دیکە ئیزینێ و ئەوە ئیدەیەکی وا هەبوو بۆیە جەماعەتی ئێمە لەو دی و ئەوەخت لە باشووری کوردستان وەک ئەحمەد تۆفیق و سولەیمانی مۆینی و ئەوە نێویان دەرکرد بوو جەماعەتی دیسان جەماعەتی دیسان ئەو ڕۆژنامەیە لە سولەیمانی دەردەچوو بە ڕۆنیە و تای لە ماڵی لە ماڵە قادرتەگەرانی لە ماڵی قادرتەگەرانی ئەو کاتە حیزب لەگەڵ قادرتەگەرانی بینی خۆش بوو بینی خۆش بوو لە سولەیمانی قادرتەگەرانی هەبوو کە مەسئولیەتی هەبوو لە دەستگای شاردا مەسئولی شار بوو و لەگەڵ دەستگای لەگەڵ شۆرشی ئەیلول و لەگەڵ سەرۆکایەتی شۆرش بوو بۆیە بۆ ئێمەش لەگەڵ ئێمەش بوو. کاگە میرباسی ئەوە کرێ کە خوێندکارەکانی کورد لە تاران
هەوڵیان داوە لە ڕێگەی هەندێک لەو یەهودی و ئەوانەی کە لە تاران بوون پەیوەندی لە بینی شۆڕش و ئیسرائیل دروست هەیە بڵێ هیچێک لەو کارانەیە کە ئێمە کوتمان بیکەین و پێمان باش بوو بیکەین ئەوە بوو کە شۆڕش مەربوط بکەین بە جیهاتی دەرەوە بە گشتی بە ڕۆژنامە و بۆی دەنگ نەدەچێت دەنگ نەدەهاتە دەرێ لە کوردستانی عێراقدا ئێمە ئەوەش بەشێک بوو لە کارەکانمان بۆی دەنگ بێتە دەرەوە ڕۆژنامە نووس و ئەوە لە بێڕوت ئەوە کە مەرکەزیانە عادەتەن زۆردار ئەحمەد تۆفیق و کارانەی دەکرد ئەلحەق لە ڕێگای ئەوانەوە ڕۆژنامە نووس دەهات بۆ تاران و ئێمە لە تارانەوە دەمان فران بنەهێنی دەمان برد لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوان دەهاتن پێشمەرگە دەهات تەحویلی پێشمەرگەمان دەدان لەگەڵ خۆیان دایانهێنان دیارە بۆ لای شۆرش و بۆ لای سەرۆکایەتی شۆرش و ئەوە بۆ ئەساسێک بوو ئێمە کە ئەو وەخت حیزبی دموکراتی ئەو وەختی ئێمە دەیکوت کوردستان یەک وڵاتە کورد یەک نەتەوەیە سەرۆکی گشتی خەباتی ئەو نەتەوەیەش بارزانیە مامۆساوانە بە دکومنت هەیە بە نووسین بەڵێ بەو نووسینانە لەسەر ئەو بڵاوەکەدا هەیە کە پێیان دەکوت دیسان بارزانی ئەی هەوڵەکەتان چی بەسەرها لەگەڵ یەهودیەکان توانیتان پەیوەندی دروستکەن بەڵێ توانیمان پەیوەندی دروستکەین پاشی دووسێ ڕۆژ جیابیاندانەوە کوتیان ئێمە نایکەین ئیسرائیل ئامادە نییە جارێ بۆ ئەوە جارێ بۆ ئێمە ئامادەجی نییە بەڵام سوپاسدان دەکەین گابمانەوە بوو ئێوە تانویست نوێنەری خۆتان بنێرن بۆ باشووری کوردستان یا بۆ دەرەوەی وڵات بۆ دەرەوەی وڵات بەڵام لە باشوور گیری خوارد کاک سەلاحی موحتەدی ڕاست بۆچی ینی مەبەستان چی بۆ تانویست لەگەڵ ئەوروپا پەیوەندی بگرن یاخۆ زیاتر لە مەسەلەی کۆمەڵی خوێندکاران و ئەوانە بوو بەشێک کۆمەڵی خوێندکاران بوو بەشێک فعالیەتی دیکەی سیاسی بوو هەم بۆ حیزبی دموکراتی کوردستان کە ئێمە هەموو ئەندام و ئازای بووین کە لەوێ دانیشتوو خوێندکار دەهاتن بۆ دەرەوەش یەک و دوو سێ لەوێش بتوانین تەشکیلاتێکدا بمەزرێنین و لە ڕێگای پەیوەندی دەرەوەی خۆمان بتوانین کۆمەجی زیاتر لەسەر کوردستان لەسەر شۆرژی کوردستان بڵاو بکەینەوە خەڵکی زیاتر بنێرین ڕێگایەک بەشک و بتوانین بۆ ئەو خەتانە تەمین بکەین بۆەوە یەک کەسمان دەوێت یەک نەرمان لە دەرەوە بێ کە هەمووی ئەوانە بکە ئەویش کاک سەلاحی موحتەدی بوو کە ئێمە ڕائیمان پێدا ئەو کارە بکە بەڵام سەری نەگرت سەری نەگرت چونکی ئێمە نەمان دەزانێ ئیمکانات لێرە چییە بە ئێمەش لەوێ ڕاکوتراکە هەر کەس بێ بڕوا بۆ دەرەوە دەبێت بێ لە پێشدا چاوی بە بارزانی نەمەش بکە بۆیە نوێنەری ئێمە کە دوو کەس بوون ئەو وەخت یەکیان کاک سەلا بوو یەکیشیان کاک محەممەدی ئێلخانی زادە کە مەرحوم بوو کوژرا شەهید بوو ئەو دوو کەسە ئەو نوێنەرایەتیان هەبوو بەڵام دەگەنە باشوور تەماشا دەکەن خۆ خەت نییە و ڕێگانێ و بەچۆدا بڕۆم بۆ دەرەوە ئەوە کێشەیە و خلافێکی لەنێو ئێمەدا دروست کرد بەڕاستی کە بۆ نەچوونە دەرەوە ئێمە چاوەڕوانین و بۆ ناسنە دەرەوە و بەڵام هەڵوێستی کاک سەلاح گۆڕاکە هاتە باشوور یعنی لەگەڵ ئێوە نا هەڵوێستی بەو شکلە نەخێت بەو شکلە نەخێت هەڵوێستی لەگەڵ ئێمە لەگەڵ ئێمەی ناوەوە نەخێت هەڵوێستی نەگۆڕە بەڵام دیار بوو خلافێک هەیە بینی ئەوان و جەماعەتەکەی دیکە کاک ئەحمەد تۆفیق و کاک سولەیمانی موعینی و بەشێکی دیکە لە کادرەکانی حیزبی دموکراتی کوردستان دوو دەستەجێک پەیدا بوو ئەوە مەترسی بوو بۆ ئێمە ئەحساسی مەترسیمان دەکرد لەسەر ڕێکخراوەکانی خۆشمان کە وەسێع بووبووینەوە لە ناوەوە لەوێش ئەو کێشەیە دەکەوتە ناو ئێمە بۆیە بڕیارماندا نوێنەری خۆمان بنێرێنە خزمەت بارزانی و لەو جەنابەت وەکو نوێنەری بڵین ناوە ئەچی دوای کاک سەلاوە نییە بەڵێ
لەوێ یەکەم جار لەگەڵ کاک ئەحمەد تۆفیق سەردانی بارزانیەکەن بەڵێ یەکەم جار بەڵێ هەر لەوێژ مام هەژار ئەوانە بینن یا هەر لەوێژم مام هەژارتان پێشتر نەتانە ناسی دەمان ناسی بەڵێ مابەست کێ و چۆنەوە بەڵام بەخلافەوە بە شکل نەکرد نەمان دەناسی لەوێ چاومان پێکەوتەوە بەڵێ باسی ئەو ناکۆچیانەی حیزبت کرد ئیتە وردە وردە لە ناو پارتیشە لە بڵێن لە باشووریشە ناکۆچی دروزە بێ هەر جارە و شتێک دروزە بوون کۆمیتەی ساختکەرەوەی حیزبەوانە ئەنویست چی ساختکەنەوە گروپێکی نەساز بوون لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی خۆیان لە دەرەوازم کردی ئێمە بەڕێوەبەرایەتی ناوەوە بوون بەڵێ لێرە بەڕێوەبەرایەتێکی دەرەوە هەبوو کە مەسئولی یەکەمیش ئەوان بوون ئەحمەد تۆفیق بوو مەسئولی یەکەم سکرتێری ئێمەش بوو سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستان بوو لەگەڵ ئەو کێشە ساز دەبوون نەدەسازان جەماعەتێکی پێشمەرگە و کادری ئێمە کەوتبوونە باشووری کوردستان بە یەکەوە نەدەسازان خلافیان هەبوو خلافەکەش ئەساسەکەی ئەوە بوو ئەحمەد تۆفیق تند بوو ئەحمەد تۆفیق دەیکوت ئەحمەد تۆفیق بخۆی هەر لە جەبهە بوو توندیەکە چیا بوو ینی دیکتاتۆر بوو دیموکراتی قبوڵ ناکرد دەویست هەر خۆی شت بێ یا ناوەڵام خۆی شت بێ نا بەڵام دەیویست هەموو کەس وەکو خۆی بێ بەڵام هەموو کەس وەکووی نییە من زۆرم چێشتە لەگەڵ کردو هەموو کەس کتم پێم کتۆ تۆ ئینتیزار تەیە لە من ئەمن وەکو تۆ بم من وەکو تۆم پێ ناکرێ نەوەکو تۆ بە گوڕم نەوەکو تۆ ئازام نەوەکو تۆ تفەنگچیم نەوەکو تۆ دەتوانم لە جەبهە ڕاوەستم شەو ڕۆژ تەقە بکەم ئەو دەیویست خەڵکەکە دیکە وابێ بۆ وانی مەسەلەن ئێستر دەیکوت دەبێ ئێستر بارکەن ئێستریان پێبار نەرەکە نەیان دەزانێن دەچیان خەڵکی شار بوون ئەو وەختی خۆم سیارە و مایارە نەبوو دەبێ ئێستر بارکەیدی دەبواە باری لێنێ لەو جەپە بوو ئەو جەپە و دەبواە برسیبی و دەبواە ماندووبی نەچا هەبوو نە نان هەبوو نە ئاوە بیز نەبوو مەحاسرەیەکی گەورە لەو بەشەی کوردستاندا هەبوو بۆیە خەڵکەکە ئێمە وەڕەس دەبوون زیاتر پێیان خۆش بستنەوە ڕۆژهەڵات لەوێ هەم خۆیەک بنوێنن پێشمەرگن و خەڵک خۆشی دەویستن و خەڵک سرویسی دەکردن و خزمەتی دەکردن هەم تەبلیغێکیان بۆ حیزبی دموکراتی کوردستان دەکرد کارێکیان دەکرد هەمیش شتێکیان دەنارد و بۆ خۆشیان دەحەسانەوە قەدەرێک ئەحمەد تۆفیق لەسەر ئەوانە تند بوو ئەو کۆمیتەی توانی شتێ بکە بە شتێک توانیان شتێ بکە بە شتێک یا خۆڵیزەکەرەوە والله هیچ نەبوو لە خۆڕا یعنی شتێکی ئەو تۆ نەبوو کارێکی سیاسی کرد ناوەستێکی سیاسی عجیبی هەبوو نا توانی ئیدامەکاری بکان نە لە نێو خۆیاندا بڵێ چەند کەسێک بوون خلاف و کێشە لە نێو ئەوانیشدا هەبوو کاگەمی لە نووسینەکان تا من واز دەکەم کە تۆ جەنابەت زۆر جار هەر خۆت بە مامەخەمەی لایەن حیزبەکان یاخود بڵێن باڵەکان زانیوە بەڵام زۆرتریش لەگەڵ کاک ئەحمەد تۆفیق بووی لە سەرەتاوە بڵێ بۆچی وەڵا دواتریش هەر لەگەڵ ئەحمەد تۆفیق بوو ئەمن ئەحمەد تۆفیقم بە ئینسانێکی سادق دۆست دەست پاک داوێن پاک ئازا شوجاع کورد وە ببیر و باوەڕ دەزانی ئەمن ئەوەم لەو دەست کەوت بوو بەبێ هیچ مجاملەیەک لەبەرەوە ئەو پەڕی ڕێزم بۆی هەبوو لەگەڵەوەش زۆر کێشەم لەگەڵ دەکرد لەگەڵی زۆر تون دەبووم کە دەبێ ملایم بی و ئینسانێک بوو کە حتا قەناعەتی بارزانی نەبریشی پێ بوو بە منی کۆت کرێمە ئێنگۆ حیزبینە من حیزبینێ ئێوە دەتانەوێ ناتانەوێ ئەحمەد تۆفیق کەیفی خۆتانە دەتانەوێ ئەوە باش ئەگەر نەتانەویست بیدەم بە من ئەمن احتیاجم بە ئەحمەد تۆفیقەیە ئەمن ئەوەم لە باشدانی بیست و ئەحمەد تۆفیق ئەو ئینسانە بوو زۆر باشەکە ئەگەمی لێمە پشوویەگەین و دوای درێژە بە دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ کاگەمیری قازی سکرتێری حیزبی سەربەخۆیی کوردستان
یاخود پارتی سەربەخۆی کوردستان کاگەمیر بۆ ئەوەی کە بتوانن ئەو کێشانەی کە هەتامڕویانی لە ناوخۆتانە بەلایەکی ئەمخان کۆنگرەی دووتان بەست کۆنگرەی دوو توانی کێشەکان حەل بکات و بەرەو چارەسەری یەکگرتنەوەتان بەدێ یا خراپتری کرد نەخێر ناوەڵڵا بە پێچەوانە دیارە من خۆم لە کۆنگرەی دوودا نەبووم بەڵێ من مەموریەتێکی حیزبیم هەبوو بۆ دەرەوەی وڵات بۆ ئەوەی چەند تەلەبە و دانیشتوویەکی ڕۆژهەڵاتی لە ئەوروپا بوون بگەمە ئەوان بەشک و بتوانم قەناعەتیان پێ بدەم کە لەگەڵمان کەون و بشهێن بۆ کۆنگرە بۆ ئەوەی کارێک بێ بۆ حیزبی دموکراتی کوردستان کە لە دەرەوەش کومێتەیەکی هەیە و لە دەرەوەش هەواداری هەیە ئەمن ئەوەم پێسپێرا بوو بەڵام ڕێگاکە هەو نەبوو نەمتوانی بگەمە دەرەوە کە هاتینەوە سەنگەسەر دیارە کۆنگرە بوو 15 ڕۆژ بوو کۆنگرە لە سونێ تەواو بوو خەریکی بەیان نامە و شتیوا بوون بەیان نامەکەی بڵاوکەنەوە ئەمن ئەو وەختم دیت کە بەیان نامە و شتیوای هەیە و کۆنگرە تەواو بووە و کۆنگرەیەکی بە بەرهەمیش بووە خەڵکێکی زۆری تێدا بووە بەڵام بەداخەوە لەو کۆنگرەیەدا لەو کۆبوونەوە و لەو ئەوەڵین پلۆنۆمی ئەو کۆنگرەیە کومێتەی ناوەندی خلاف و کێشە پەیدا بوو بینی سەرکردایەتی باشە لە کۆنگرەیە بۆچی ڕخنیان لە کۆمار و لە کۆنگرەیە ئەوە بوو لەسەر دکتۆر قاسم لوشیان مەسەڵ دەرکرا لەسەرەوە بە جاسوس و خائین و خۆفرۆش ئەویان ناسان بوو بێت دەلیلێک نەبوو شتێکی وانە بوو ئەوانە بوو بە خلاف لە نێو خۆی کومێتەی ناوەندیدا دوای کۆنگرە دیسانەوە خلاف دی پاشی یەک جەلسە گیرا یەک پلنیۆم ئەو پلنیۆمە من گەیشت بوومەوە تێدا بەشدار بووم کێشەی ئەسلیش لە ڕاستیدا کەمێک شەخصی هەستاوە نەبێ بڵێ لەسەر مەسایلی سیاسی بوو لەسەر مەسایلی سیاسی ئەسڵان نەبوو لە بینی کێ بوو لە بینی کاک ئەحمەد تۆفیق و کاک سدیقی ئەنجیریدا کاک سدیقی ئەنجیری تازە هاتبوو بۆ باشووری کوردستان لە وەزعەکەی نەدەزانی شخصیەتێکی دیکە بوو زمانی قەدیم لەگەڵ حیزبی توودە و ئەوە بوو ئینسانێکی ئینتەلکتوێل و ڕووناکبیر و ئێکزیستانسیالیست ئەو وەزعەتی کوردستانی نەدەزانی وەزعەتی ئەحمەد تۆفیقی نەدەزانی وەزعەتی ئێمەی نەدەزانی تازە بوو لەو جەلسەیەدا بە ئەحمەد تۆفیقی کوتی درۆ دەکەی لەسەرەوەی کە بۆ وات نووسی و ئەو دیک و سدیق نووسیوێتی و مەطلبەکە ئەوە نەبووە و ئەو بە ئەحمەد تۆفیقی کوتی درۆ دەکەی کە کوتی درۆ دەکەی ئەحمەد تۆفیق زۆری پێ ناخۆش بوو کەس پێی نەکرێ ئەحمەد تۆفیق لەوانە نەبوو خەڵک پێ بڵێ درۆ دەکەی لێ تووڕە بوو زۆر عەجایب لێ تووڕە بوو هەڵی گرت زۆر پیس ئەم نێژ ئێترازم کرد کاک سولەیمانی مەعینیش ئێترازی کرد کە ئەوە ڕەفتار نییە نابێ وا ڕەفتار بکەی کاک سدیق ئینسانێکی مەزلوم و بێزەڕ و بێزەرەر و ئەوە نابێ بێ خۆلاسە ئەحمەد تۆفیق هەستا و لە جەلسەی بەجێهێشت کە ئەو جەلسەکەی بەجێهێشت ئەوەی لەو کۆنگرەیەدا ببوونە ئەندامی کومێتەی ناوەندی و یا کۆمیسیۆنەکانی دیکەش کە لەو کۆبوونەوەدا بوون ئەوانیش بە دوای ویدا و دەرکەوتن ئەمن و سلەیمانی مەعینی و دووسێ کاک سدیق و چەند کەسێکی دیکەماینەوە لە جەلسەکەدا بە هەر حاڵ ئیدی کۆنگرەی دیکە نەبوو ئەحمەد تۆفیق زیز بوو کە زیز بوو تووڕە بوو تووڕە بوو نەهاتەوە لەگەڵ ئێمە دابنیشێ نەهاتەوە بۆ بەشداری کۆبوونەوەکانی بەشداری کۆبوونەوەی نەکرد دوای ئەو کێ بەرپرسی دوای ئەو ئێمە بۆ خۆمان هاتینەوە سونێ لە سونێ کۆبووینەوە چێ بوو بە بەرپرسی حیزب ینی یەکەم کەس نەبوو هەر ئەحمەد تۆفیق بوو هەر ئەحمەد تۆفیق کەسی دیکە نەبووتە بەرپرس هەتا ساڵی هەفتە هەر ئەو بوو هەر ئەو بوو کەسی دیکەمان ئێمە دیاری نەکردەوە بەرپرسی حیزب
بەڵام چ بکەین لەوەدا کوتمان بە تەقسیماتێک بکەین مەسئولین هەر کەسە بەشێکی پێبێ بڕۆن بۆ کار و تا دوو-سێ مانگ خەریکی کار و بار و شتیوا بین پاشێ 3 مانگە کە دێنەوە پلنۆمێکی دیکە دەگرین تا وەختیش بەش بتوانین ئەحمەد تۆفیق رازی بکەین کە لەو هەڵوێستە بێتە خوارێ زیز ببوو. بەش کرا هەر کەسە مەسئولیەتی خۆی پێ بوو ئەمنش کران بە بەرپرسی مەسئولیەتێکی گشتی ئیدارەی بنکە و پێشمەرگە و ئەوانە بۆ 3 مانگ. ئێوە پەیوەندیتان لەگەڵ شۆڕش و بارزانی هەبوو پەیوەندیمان هەبوو پەیوەندی هەر مابوو هەر بە قووەت بوو بەڵام لەو ماوەیەدا شۆرش پەیوەندی لەگەڵ ئێران زیاد ببوو پەیوەندێکە زۆر زیاد ببوو دوای ئەوەی کە مامجەلال وانەشنە ئێران و مەلام لەگەڵ ئێرانە بڵێ ئەوە پەیوەندێکە زیاتر ببوو ئەوە نەوعێک فشار بوو کە مەکتەبی تەنفیزی ئەو مەکتەبی تەنفیزی نەبوو مەکتەبی سیاسی بوو مەکتەبی سیاسیەک دوو جاری ژەمنیان بان کرد کاک حەبیب حەمەکەریم سکرتێری پارتی بوو لەسەر کاک سلەیمان وا دیار بوو زۆر راپۆر داتەوە کاک سلەیمان مەسئولی لقێکی حیزبی دموکراتی کوردستان بوو لە منتەقەی مەهابادەوە ئەوانە چوو بوون ناو ئەوانە چوو بوون گلەیەکە لەسەرەوە بوو ئێران داهاتنە مەکتەبی سیاسی و شکایەتیان دەکرد کە ئەوانە لێرن و لە سنوورن و دەڕۆن و دێن و تەقە دەکەن و خەڵک دەگرن و خەڵک دەکوژن و ئەو جورە ئیتیهاماتە و مەکتەبی سیاسیش جارێکی ئەمنیان بان کرد بۆ یەکتیان دەبێ ئاگاداری سلەیمان بکەی ئەفرادتان بێنەوە مەسەلەح و شتیوا لەوێ نەبن و ئێمە قوبڵ ناکەین و بۆمان باش نێەوە مشتم حەول دەدەم بێنەوە بەڵام ئەوە منتەقەی ئێمەیەوە و کەیفی ئێمەیەوە ئێمە حیزبی دموکراتی کوردستانین ئێمە بۆ خۆمان دیارە لەگەڵ شۆڕشینەوە مەسلحەتی شۆڕش بپارێزی بەڵام ئەوە مانایوە نییە کە ئێمە کار و فعالیت سیاسی خۆمان لە ڕۆژهەڵاتدا نەکەین کاک سلەیمان دێتەوە و ئەمن پەیوەندەکان بەڵێ نامم بۆ نووسی بگەڕێەوە 3 مانگەت تەواو بووە فشاریشمان لەسەرە لێرە بگەڕێەوە زووتر وەرەوە هاتەوە کاک سلەیمان هاتەوە گەڕاوە و چۆ مەکتەبی تەنفیزی و یا بڵێن مەکتەبی سیاسی ئەو وەخت مەکتەبی تەنفیزی پێک نهاتبوو وا دیار بوو کتبوویانە تۆ دەبێ بچێ دێرێ منتەقەی عەباس ئاغای مامەنداغا هاتەوە کوتی بنکە دەبینەوێ کوتم نابێ من ناکرێ و بنکەی ناجۆزرێتەوە تا کۆبوونەوەی کومیتەی ناوەند ئەو کرێگەوایە من جەماعەتی خۆ دەبم لەوێ دادەنێم و ئەمنیان مۆزەف کردو بەوەی لەوێ بم بە تۆ لەوێ بۆ من لێرە کوتی ئاخر دێنە سەر تۆشتم با بێت ئەوان مەکتەبی سیاسی لە هەڵشۆ بوون ئەو وەخت مەقەڕیان بنکەی ئەساسیان بەڵام چونکی شەڕ دەستی پێکردبەوە ڕایان گواست بەوەی لە بارزانیش نزیک بن بەرەو قەندیل بناری قەندیل و لای گەڵاڵی حاجی عومەران لەوێ بوون ئەمنیشیان بان کرد کاک حەبیب دیسان چوومەوە لای کاک حەبیب کوتی پێمان خۆشە لە سونێ نەبی و سونێ فشاری لەسەرەوە گرت کوێی پێت خۆشە کۆ دەچی هەر شوێنێکی دیکە وەرە ئێرە عادی هەر شوێنێکی دیکە دەچی ئازادی بەڵام ئەوێ نا کوتم وەڵام من هەر لەوێم کاک حەبیب ئەوە بنکەی حیزبەوەم بەجێ ناهێڵ کوتی ئاخر جێگای دیکە هەیە و شوێنی دیکە هەیە و ئاخری پێم کەوتم کاکایوەم قوڵی ناکەم ئەوە بنکەی حیزبە تا حیزب قەرار نەدا و بنکەی حیزبە خۆمانە و شوێنی خۆمانە و سەر سنوورە و ڕەوابیتمانە و پەیوەندیمانە و ئەوە لێ نابزوم چەک و چەکداریش ناکەین بۆ لاچی ئاخری کاک حەبیب داینەوان لوتفی هەبوو لەگەڵە من کاگەمیر هەر شوێنێکی پێت خۆشە لێیەوە کتم بەڵێ زۆر باشە منەوە لەوێ باشە کاگەمیر ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین جەنابەت کەم جار ینی بیستومە یاخود
هەتا من پرسیارم لە ئەندامەکانی حیزبی شوویەوانی کە مقابلەمان کردوون دەڵێن کەشتێکی وانە بەڵام جەنابەت لە کتێبەکەتا باسیەوەکەی کە حیزبی شوویعی بە شێوەیەک لە شێوەکان دنەی کاک سلێمانی معینی و کۆمەڵی خەڵکیەدا بۆی شۆڕش دروستکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمانە بەڵگەت چییە بۆ ئەوە تۆ؟ وەڵا بەڵگە خۆ سەنەدم لێ وەرنەگرتم بەڵگە ئەوەیە هاتوونە لای خۆم چیان پێوتوی ئەخەمە بەس هاتوونە لای خۆم نووسویشمە لە شایەتی چییە بیرەوەریەکانی خۆمدا کە مەسئولی حیزبی شیوعی کۆیە ئەو وەخت کەسێک بوو کە پێیان دەکوت دکتۆر عەلی ناو دکتۆر عەلی نازانم دکتۆر بوو یان نەبڕوا ناکەم دکتۆر بێ ڕەنگە پزیشکی یارومزەممی دووشتی و ئەبوو بێ و نێوی دکتۆر عەلی لەسەر بوو نوێنەری حیزبی شیوعی هاتۆتە سەنگەسەر لای خۆم پێوتون کە بچن شۆڕشکەن بڵێ شۆڕش نەپێکتم بچن شۆڕش بکەن جەماعەتێک چوو بوونەوە ئەو دی و کاک سولەیمان لەو دی بوو چوو بۆ ئەو دی و وا دیار بوو ئەوان پێیان وا بووەوە شۆرشە یا تەوافقێکیان لەگەڵی هەبوو بێ نازانم لە منیشیان داوا کرد کە من ملحەق بم بەو حرەکەتە بەو شۆرشە ئەمە پێم وا بوو ئەو بۆیە نابێ من ئەو بەحسەی لەگەڵ بکەم چونکە ئەوە شتێکی منداڵانەیە خۆ ئەوە نابێت تۆ لە پەنا مزگەوتی سەنگەسەر ئەوەی بە من دەڵێ بەڵام بۆ وانێک لەم پرسی کوتم باشە دکتۆر ئەمنەوە بە قسەی حیزبی شیوعی دەکەم چونکە بەنێوی حیزبی شیوعی هاتبوو ئەگەرم بە قسەی حیزبی شیوعی بکەم لێ ڕاپستم بسمەوە ئەو دی و لەو دی و شۆرش بکەین کارمان بە وەسەی ئێرەش نەبێ و بەو کوردستانەش نەبێ خۆی و مەسلحاتی خۆی کەیفی خۆی دی حیزبی شیوعی چ کۆمەجێکی ئێمە دەکا چ کۆمەجێکی هەیە بۆ شۆرشەیە ئەو دەم کوتی کۆیە دیارە دکتۆر نازانم ماوە یان ناکاک عەلی لە ناحیەی ئیعلامیەوە پشتیوانیتان لێ دەکەین مێنێ ئێمە بکوژرین و دژی شۆڕشی میلەتەکەی خۆمان لێرە هەڵپستین و بچین لەوێ شۆڕشێکی دیکە بکەین و تەقە و هەڵا بنێنەوە بۆی ئێوە پشتیوانی ئیعلامیمان لێ بکەن ئێمە شتیوان ئەمن شتیوان ناکەم کاکە عەلیە تۆ بەخێر چی و سەرچاوان هاتی دیچی دیکەم قسە لەگەڵ نەکردەوە ئەی کەواتە ئەو بزوتنەوەی بۆچی دەستی پێکرد ئێوە ئامادەسازیتان کردبوو ئەتانتوانی مەسەلەن کە شۆڕش بەردەوام بێ یاخود هەر بڕیارێکی شەخسی بوو بڕیارێکی شەخسی بووە بڕیاری شەخسی کاک سولەیمان بوو و مەجموعەیەک کادرەکانی کە لەگەڵ وی بوون کاک عەبدوڵڵای برای شەهیدی و جەماعەتێک وەکو لە پێشمەرگە و کادرەکانی حیزبی دموکراتی کوردستان کە لەگەڵەوی لە بنکەی لای دێرێ بوون ئەوان پەیوەندیان کرد بێ لەگەڵ حیزبی شیوعی عێراقی و حیزبی توودە پەیوەندیان هەبوو حیزبی توودەش هاتبوونە بەغدا لەوێ بوون کە یاننووری ئەوانە پەیوەندێک لە بینی لە ڕێگا حیزبی شیوعیەوە لەگەڵ ئەوان پەیدا بوو ئەی مامۆستا بۆ مێژوو بازەکەین دەوری جەلالیەکان چی بۆوان هیچ دەورێکیان هەبوو لەوەیە ناوەڵڵا ئەمن دەوریان نەبوو ئەی ئەو جەماعەتی ئینقلابی ویستویانە دەوریان ببێ بەڵام کاک سولەیمان قبوڵی نەکرد دەوری حیزبی شیوعی قبوڵ کرد بوو بەڵام دەوری ئەوانەی قبوڵ نەکرد بوو ئەی ئەوانەی کە لە بەکرەجۆ بوون لەگەڵ ئەوانیشە لە ئینقلابی کۆرشی لاشای ئەوانە ئەوانە دەوریان چی بوو هیچ دەورێکیان هەبوو لەوەیە ئەوانە دەورێکی زۆر جەمبیان هەبوو ئەوانی شەریانی شۆڕش بکەن و شت بکەن و یانی ئیمانیان بەوە هەبوو ئاشنای مام جەلال بوون مام جەلال ئەو وەخت لە بەغدا بوو لە هاتوچۆی بەغدایان دەکردەوەن کورشی لاشایی و دوو کادری حیزبی کۆمۆنیستی سەر بە چین هاتبوون بۆ دیداری وی و مام جەلال ناسی بوونی و ئەوان مام جەلالیان ناسی بوو هاتبوون بۆ دیداری مام جەلال و پشتیوانی لە مام جەلال و ئەوە جارێکیش لە بەغدا چاویان بە من کەوت ئەوانە داوای لە ڕێگای شێرکۆ هەژارەوە من دیتمن شێرکۆ هێژار چه عەلاقەی بەوانەوە هەبوو شێرکۆ لە بەغدا بوو
دیتبوونی نازام لە چ شوێنێکەوە کوتی ئەوانە لێرە من دیتو من دایانەوێت بدبین و کتە با ببین چین لە چایخانە دانیشتی پێکەوە قاوەیەک ما خواردەوە ئەوەی من دیتم نێوی قوباد بوو کتێم قوباد و دیارە قوبادیش نەبوو نێوی نهێنی لەگەڵ حیزبی کۆمۆنیستین و ئێمە کۆمۆنیستین و لەگەڵ ئەوەی و شۆرش بکەین لە کوردستانی ئێرانە و زەمینە هەیە و ئیمکانات هەیە و چی هەیە و من لێرە شۆرشمان هەیە لە قوربان ئێمە لێرە شۆرشمان هەیە شۆرشی کوردستانی عێراقەیە ئێمە هەموو وانین ئێمە لەگەڵ ئەو شۆرشین و پشتیوانی ئەو شۆرشین و پێشمەرگەی ئەو شۆرشین دەبێ ڕاوەستین تا ئێرە کەواتە کاگەمیر ئێوە لەگەڵ ئەو بزوتنەوە چەکداری 67 و 68 تا نەبوون هیچ بە هیچ زۆرش معولدا لەگەڵ کاک سولەیمان بەڵێ کە ئێمە ناتوانینەوە بکەین کاگەمیر لەگەڵەوەی کە تۆ هەم ئەو ڕخنانە لە خۆشتانەگری بەڵام زۆر باسی عەبدولوهاب بەترووشی و کاک سامی و ئەو چی پشدەری باسی ئەوانە ئەکەیت و گلەیی زۆر لەوانەیە لەو فەرماندانە ئەمانە بۆچی دەوری خراپیان هەبووە ینی چیان کرد بەرامبەرەوە کە ئێوە ئەوەندە لێیان عاجز بوو عەبدولوهاب بەترووشی ئەندامی کومەیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی لە منتەقەی خۆی کە دەبێتە منتەقەی هەڵەبجەوانە بڵێ مەسئولی منتەقەی هەورامان بوو نێوی میرزا ئەحمەد بوو ئەندامی کومەیتەی ناوەندی ئەمە بوو گشتی زیندانی کرد پاشان لەگەڵ جەماعەتەکەی ڕەفیقی خۆی گرتنی میرزا ئەحمەدی شەهید کرد کوشتی ئەعدامی کرد جەنازەکەشی داوە بە ئێرە باشە ئەو شتانەی بەسەری خۆیە کردیا خۆ سەرکردایەتی ئاگادار بوو ئەمن ئەوم بە مەلا مستەفا کتووە من لەگەڵ مەلا مستەفا کە دەیدارم هەبووە دواتر لەگەڵ بەڕێزیان زۆر تند ئەمن ئەوانەم کتووە مەلا مستەفا ئەوەی بە منی فەرموو ئەوە بوو کە ئەمن ئاگام لە کاردەوەی وانە ئێوە ئەمن دەناسن ئەمن کاری وا ناکەم کاری ئاوا غەڵەت و خراپ ناکەم ئەمن لێ دەکۆڵمەوە ئەمن ڕێ نادەم کەسێکی ئێمە هەنگاوێکی ئاوا ناجەوان نێردانە باوێ و ئەوە من ئاگام لێ نییە ئێوە نابێ هەموو شتێک بە حیسابی من بگرن زۆر شتەیە کە من ئێستا ئاگام لێ نییە وا دیار بۆ زەمان بوو کە مەلا مستەفا ئیحساسی دەکرد نەخۆش بۆ یا شتێکی وا وایدات بوو بۆیە من ئێستا دوورم کەمێک لە ئێوە دوورکەوتوم و لە خەڵکەکەی خۆم دوورکەوتومەوە گلەی کرد لە مەسئولینی خۆیان گلەی کرد لە خۆیان من ئاوان بەرداشت کرد لەو قسانەی مەلا مستەفا گلەیەوە لە کاکسامی چی بوو خۆ کاکسامی ئاجاوە ئەو وەخت بوو کە من چوو بوومە خزمەتی بۆ وانەستە مەسەلەی عەبدولوهاب بەترووشی و کاک سولەیمانی موعینی کە چوو بووە بۆ ڕۆژهەڵات هەرچی وەسایلی بنکەش بوو ئەوەشی لەگەڵ خۆی هەڵگرت بوو هەموویان بربوو بەڵام نەیبر بووە دیوی ڕۆژهەڵات لە منتەقەی سنوور لە لای پشکاوێ و ئەوە سنێ و شوێنێ و ئەوە شار بوویانەوە فەرماندە هێزی ئەوە خزانی بوو ئەوە شارراوەی ئەوانە و چوو بوون بربووە کەوا تاوانەوەکو بەڵگە و دەلیل هەبوو لە لای ئەوان خۆ چی بوو ینی نەوەڵا هیچ نەبوو ڕۆنیۆیە و کاغەزە و تایپە و چەکە و هێندێک چەک و تەقەمەنی و ئەدی هێندێک فیشەکی زیادی و ئەوانە هەبوون لەوێ ئەوەیان بربوو لەوێ شار بوویانەوە بۆیان نەگەیشتەوە دیو شەهید حوسۆمیر خان ناردبووی ئەوانەی برد مسادەرەی کرد و بنی ئەمن هاتمە خزمەتی پێم کوکتم ئەوانە ڕۆیشتون تەقە و فیشەک و چەک و تەقەمەنی و ئەوە مهم نییە بەڵام ئێمە حیزبین و ڕۆنیۆمان هەیە و تایپمان هەیە و شتمان هەیە و وەسایلی چاپمان هەیە ئەوانەمان پێویستە وایان بردووە مسادەرە کراوە بردووە کوتێ هەم چەکی ئێوە هەم شتومەکی ئێوە چی هەیە
دەبێ بدرێتەوە چستان هەیە دەبێ بچاندنەوە چیش کەمە وەرە بە من بڵێ چی وای مەلا مستەفا وای مەلا مستەفا وای من فەرمی بەڵێ کتی سامی ببینە ئەم بۆ خۆشم دەیبینم بچەوە لەگەڵ سامی قسە بکە لەو بارەوەم بۆ خۆشم دەیبینم پێی دەڵێم ڕۆژی پاشتر من چوومە مەکتەبی تەنفیزی و مەکتەبی سیاسی لە ناوپردان بوونەوەقت داوای دیداری کاکسامیم کرد کاکسامی هات لە خێوەتێکدا کە هێندێکی میز و سەندەڵیش تێدا بوو کورسی قەڵەمێکی پێ بوو دووسێ وەرەق کاغەزی سپی و هات دانیشت و بە خێراتنێکی کردم و دانیشت و کوتێ جا بڵێ بنووسم کدم چە بڵێم کاکسامی من نێوی هەموو شتانە نازانم نە نێوی نە ژمارەی تفەنگ و چەک دەزانم نە نێوی هەمووی ئەو شتانە دەزانم بەڵام هاتووم بۆ ئەوی هەرچی هەبوو لەوێ ئەوانە وەربگرمەوە من ئەوەم داوا کردووە کوتێ منەوە ناڵێم فرمەی تۆ چ دەفەرمووی کوتێ ئێوە کارتان چیە چ دەکەن کوتم جەناب ڕاپۆرت لە ئێمە دەوێ کوتی بەڵێ ئەم نیش کوتم بارزانی ئەمری کردو بێمە خزمەت تۆ دەنامم قەت نایەمە لای تۆ بۆ هیچ شتێک نایەمە لای تۆ قەڵەم و کاغەزەکانم بۆ دانا و ڕۆشت چوومەوە خزمەت مەلا شتەکانە وەرگرتەوە دوایی چوومە خزمەت مەلا مستەفا و جارێکی دیکە عەرزم کرد کە دەبێت لەسەر ئێمە قەرارێکی دیکە بدەیت کاکسامی داوای راپۆرت لە ئێمە دەکات جەناب راپۆرتت دەوێ من هەموو مانجێ هەموو حەوتە و هەر راپۆرتێکی دەتەوێت دەینێرمە خزمەت بەڵام بێزگە لە جەنابەت هیچ کەسی دیکەنە هیچ کەسی دیکە سەلاحیەتی ئەوەی نێمە راپۆرتی بدەینێ ئەمە حیزبێکی سەر بخۆین و جەماعەتێکی سەر بخۆین و لەگەڵ تۆین و لەگەڵ ئەو شۆشین تۆ هەرچی بتەوێ بەڵێ ئەوە بە پێی بۆ چوونی خۆمان جەنابەت حەقتە دەیکەین کوتێ پێکەنیمی بارزانی کوتێ نە من داوای راپۆرت لە ئێوە دەکەم نە ئێوە راپۆرت بە هیچ کەسێک بدەن کاری خۆتان بۆ خۆتان بکەن سیاسەتی خۆتان بۆ خۆتان بژێڕن بۆ داواش بچۆ ئێوارێ بە ئیدریس دەڵێم ئەو تەرتیبی بکە لەگەڵ ئیدریسی جێبەجێک گلەیە کرد لە کاکسامی کوتیوا دیارە بە قسەمی نەکردم شتوام نەکردم بەڵام لەگەڵ ئیدریس جێبەجێ بکە سبەینە چوومە دیداری کاک ئیدریس پێم کرد کوتم ئەو بەحسانەمان بۆ لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی ئەوەش قسەکانی وێ ئێمە شتانەمان ڕۆیشتووە لێگەرە چت دەوێت من تەرتیبی دەکەم کوتم وەڵڵا تایپ و ڕۆنێ و کاغەز و کوتی ئەوانەت هەموو بۆ تەرتیب دەکەم لە عەرزی حەوتوویەکدا چەکیش داوای چەکتانە بۆ ئەوانە ئەگەر چەکیشت دەوێت ڕا حەز دەکەی 50 چەکەیە بڕۆبی بە لە عەمباردا هەیە هەرچی ئیشتیان لێبی بۆ بەڵام مەسەلەی چەک با بمێنێتەوە بۆ کوتم پێویستمان نییە بەڵام ئەوانە کاری سیاسی ئێمەن و ئەوانەشم وەرگرت لێ پاشی حەوتوویەک بۆمان هاتوو ئەوە بەشێکی ناڕەزایی من لە کاکسامی بوو ناڕەزایەکی دیکەشم لێ هەیە کە سەنەدم بۆی نییە چیت بۆی نییە؟ سەنەدم پێ نییە سەنەدم نییە بەڵێ 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 زۆر باشە کاکەمی لێرەیە کۆتایی بە مەڵخەیەنین و لاڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێ بابەتی دیکەی شۆڕش و حیزبی دیموکراتەوە ناکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقاوی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆیەری ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کاگەمیرێەوە لە کۆنفرانسی 69 ئەو برادرانی کە لە دەرەوە بوون وەکو دکتۆر قاسم و کاکەریمی حسانی ئەوانە ئەمانە هیچ پەیوەندیەکیان بە حیزبەوە مابوو ئاگاداری و کۆنفرانسە بوون دڵی ئێشا بوو کە تەبعید کراوە نەفی کراوە لە حاڵێکدا نەفی نەکرابوو ڕنگ بوو ئەوە بە قازانج بێکە لەوێ بێت کاک ئەحمەد تۆفیق خۆی تەسلیمی حکوومەتی عراقیەکە ئێمە ئەگەر لێمان بقەومێ بۆ
لە مەهابادرا هەڵدەین دێنە سلێمانی و دێنە و لەرە بۆ ناچینە ئیسفەهان و شیراز و تاران و ئەو